بەرنامەی شەمپەنجە ئەمجارە باز لە چیرۆکی چەند کەسێک دەکەین کە ئەمانە خۆیان کردووە بە پزیشک لەژێر ناوی پزیشک بە ماتۆسکی لە شێوەی دلیڤەری کاری جوانکاری لە ناو گەڕەک و کۆڵان و شەقامەکان ئەنجامدەن کە ئەوانە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن ئەمانە سەنتەریشیان دروست کردووە. لەم بەرنامەیە لەگەڵ هێزەکانی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر لیژنەکانی قایم قامەتی قەزای ناوەندی هەولێر و تەندروستی و کوالیتی کۆنتترۆل چاودێری و بەداداچوونی ئەو کەسانە دەکەین و ئەو سنتەرانش بەسەر دەکەینەوە بابزانین چێن ئەوانەی ئەم کاریان کردووە و بۆچی ئەم کاریان ئەنجامداوە و چۆن ئەم بەڵگەنامە و ئەم بڕوانامەیان بەدەست هێناوە. لە شەمپەنجە تەواوی وردەکاری و زانیاری لەسەر ئەم تاوان و ئەم چیرۆکانە نیشان دەدەین. دوای وەرگرتنی زانیاری و بەدواداچوون ئاسایشی هەولێر ناسنامەی کەسێک ئاشکرا دەکات کە خەڵکی وڵاتی سووریایە و بەڕەگەز عەرەبە کە خۆی کردووە بە پزیشکی جوانکاری بە شێوەی دلیڤەری لە کوچە و کۆڵان و ماڵەکان جوانکاری بۆتۆکس و فیلەر ئەنجام بدات. تۆمەتبار خۆی کردووە بە پزیشک و لەژێر ئەم ناوە ساختەیە بازرگانی با مرۆڤ و تەندروستی هاوڵاتیان دەکات. چەند ڕۆژێک چاودێری جوولەی تۆمەتبار دەکرێت و لێکۆڵینەوە لە کارەکانی دەکرێت. لە چەند گرتە ڤیدیۆیەک دەردەکەوێت تۆمەتبار کە خۆی کردووە بە پزیشکی جوانکاری بە ماتۆسکیل بە شێوەی دلیڤەری کارەکانی ئەنجام دەدات. ناسنامەی تۆمەتبار ئاشکرا دەکرێت و زانیاریەکان پشتڕاست دەکرێنەوە. هێزەکان ئامادە دەبن و ئۆپەراسیۆن بۆ دەرژیکردنی تۆمەتبار لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێر ئەنجام بدرێت. لە درەنگانی شەو تۆمەتبار دەستگیر دەکرێت. دوای دەرجیکردنی تۆمەتبار لیژنە هاوبەشەکانی پارێزگای هەولێر و قایم قامەتەکان دەستنە سەنتەری ناوبراو کە خۆی کردووە بە پزیشکی جوانکاری. ئێمە هاتنێتە یەکێک لەو شوێنانەی کە بە ناوی سەنتەری جوانکاری بۆ دە و ددان و ددان چاکردن و ئیدی بۆتۆکس و فیلەر و ئەو بابەتانێک کە پەیوەندی بە جوانکاری هەیە. ئەمە سەنتەرێکە بە ناوی کۆمەڵگەی زاید خەیری پزیشکی. ئەمە کۆمەڵێک عنوانی دایتە خۆی سەنتەرێکی پزیشکیان دانایە چەند دکتۆرێک چەند بەناو دکتۆرێک چەند بەناو پزیشکێک لێرە کار دەکەن. ئەمانە هەڵساون خۆیان کردووە بە پزیشک و با بزانین چیان کردووە. چەند کەسێکی بیانی عەرەبی سووری لە شاری هەولێر ماوەی چەند ساڵێکە سەنتەری کۆمەڵگەیەکی پزیشکیان داناوە. ئەمە بە ناوی ددان و کۆمەڵگەی پزیشکی کە بۆ چارەسەرکردنی ددان، کێشەکانی ددان، نەخۆشەکانی ددان، هاوکاتی ئەنجامدانی جوانکاری با بۆتۆکسە فیلەرە. لە هەمووی سیرتر ئەوەیە
یەکێک لەو کەسانێک خۆی کردووە بە پزیشک بە ناوی پزیشکی جوانکاری بە مانتۆڕی دلیڤەری دەچێتە ماڵە هەرچی بێوێ بۆ تۆکس و فلۆری بۆ دەکات ئەمە بەشێکە لەو کەلوپەلانە لێرە لەلایەن تیمەکانی قایمقامێت و تەندروستی و ڤێتەرنەری و ئاسایشی پۆلیس دەستی بەسەدا ژیراوە ئەمانە دەگوترێت کەلوپەلی چارەسەرکردن بۆ ددان بەکارێت ئەکسپایرن ئەمە ماوە بەسەر چووە ئەمانە پزیشک نینە خۆیان کردووە بە پزیشک دکتۆر ئەوشیانە چیت ئەکسپایرن هەمووی بەسەر چووە ئەکسپایر ماوە بەسەر چووە طبیە بەکاردێنن لە بۆ ئەوەی ددان و ئەو تشتانە هەمووی بەسەر چووە. ئەم سنتەرە خۆیلا نەکردەوە کۆمپانیایە ڕێکخراوە سنتەری جوانکاریەی دەموچاو و بۆ تۆکس و فیلەر و سنتەری ددانە یعنی جێ نووسنی شتێدایە وەکو تلش بەکار هاتیە ئەنیان خۆیان یەکلا نەکردوێتەوە ئیدی ئەمە لێرە چەند شەهادەشیش هەیە نامانێ ناوەکان دەرچی دەڵێ بەکار هاتووە ناوی دکتۆرێکی نووسرایە بەڵام شەهادەی ئەو دکتۆری بەکار هاتێ لێرە کاریان کردیە ئەمە بەسەریش چووە 2015 بە ناوی کۆمپانیا ئێرە وەگرتیان ئەوە دەنووسە پزیشک و ئەوانە ئیدی ئەمە شوێنەیە کە بەکار هاتووە بۆ ئەنجامدانی ئەو کار و بازرگانیکردنی بە مرۆڤ لە پاڵ نازناوی پیرۆزی پزیشکان کە بەکاران هیناوە ئیدی تۆمەتبارەکان دەژێر دەکرێن کە خەڵکی وڵاتی سووریان عەرەبن ئەوانە ماوەش زۆریشە لێرە کار دەکەن دوای ئەوەی کە زانیاریەکان دەگات دەست ئاسایشی هەولێر و قایمقامیەت ئەوانە دەستگیر دەکرێن وە شوێنەکە دادەخرێت و کەلوپەلەکانش دەست بەسەر دادەژێت و ماوە بەسەرچوونە کەلوپەلەکان و ئەو ماتۆر دلیڤەریەش ئەم تۆمەتبارە دەستگیر دەکرێت و کەلوپەلەکانیشی دەست بەسەر دەکرێت لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر. دوای دەرجیکردنی تۆمەتبار دەچینە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر. تۆمەتبار دان بە تاوانەکەیدا دەنێت و چەندین بەڵگەی ئەو کارە ساختەیەی ئەنجامی داوا دەست بەسەر دادەگیرێت. بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر کەسێک دەستگیر دەکات کە تۆمەتبارە بەوەی خۆی ناوە پزیشک و سنتەرێکی داناوە. با بزانین ئەم سنتەرە ناوی چییە چ جۆرە سنتەرێکە و خۆی کردووە بە پزیشکی چی هاوکات خەڵکی کوێیە بۆ دەستگیر کراوە. ئەم تۆمەتبارە ئەو پزیشکەیە کە ئەو کەسێک کە خۆی کردووە پزیشک بە ناوی دکتۆر سنتەرێکی جوانکاری تەزمیل دایناوە. ئەمە کارتەکەیەتی بە ناوی دکتۆر فارس مەحموود ناوەکەی دی ناڵێن و لە یەکێک لە گەڕەکانی شاری هەولێر مجەمەعێکی کۆمەڵگەیەکی خێرخوازی پزیشکی جوانکاری داناوە. ئەمە بابزین چی کردووە ئەمەش بەشێک لەو فۆتۆیانەیە ئەمە بەشێک لەو فۆتۆیانەیە کەوا هەڵساوە بە ئەنجامدانی نەشتەرگەری و جوانکاری بۆ ئافرەتان. با بزانین ئەم تۆمەتبارە چۆن دەستی پێ کردووە. ئەم تۆمەتبارە کە بەڕێگە سووری عەرەبە لە وڵاتی سووریا هاتووە لە شاری هەولێر ماوەی 6 ساڵە کار دەکات. ئەمە هەڵساوە لە ڕێگەی مانتۆرسکیلێکی هەیە و سنتەرێکی داناوە. بە مانتۆرسکیلەکەی بە شێوەی دلیڤەری جوانکاری بۆ ئافرەتان دەکات و هەر کەسێک پەیوەندی پێ بکات ئیدی دەڵێت کارەکەی من دلیڤەریە جوانکاریەکە بە دلیڤەری دەچێتە ئەو شوێنەی کە ئەو کەسە ئەو ئافرەتە دەیەوێت و لەوێ بۆ تۆکس و فیلەر و ئەوەی کە ناوی جوانکاری لێناوە ئەنجامی دەدات. دواتریش لە سنتەرێک لە یەکێک لە گەڕەکانی شاری هەولێر کۆمەڵگەیەکی داناوە سنتەرێکی جوانکاری داناوە کاری جوانکاری بۆ ئافرەتان دەکات. ئیدی ئەم کەلوپەلانەشی دەبینن ئەمە لە کاتی دیکاری دلیڤەری بە مانتۆسکیل دەچۆتە ئەو شوێنانەی کە جوانکاری کردووە دەستی بەسەر داگیراوە لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر هێزەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر و بەشی ئابووری ئەم کەسە بۆم کەلوپەلانە دەستگیر دەکەن و ئیدی دان بە تاوانەکەی دادەنێت کە ئەو ناوی لە خۆی ناوە پزیشک کە پزیشک نییە لە ڕاستی نەپزیشکە نەکاری جوانکاری دەزانی ناشارەزایی هەیە نە پسپۆرە لەم بوارە. بەڵام خولێکی کاتی بینیوە و ئیدی لە ڕێگەی ئەم خولە خەڵکی هەڵخەڵەتاندووە ئەم کەلوپەلانەشی بە شێوەی قاچاق هێناوەتە ناو شاری هەولێر و بەشێکیان ماوە بەسەرچوون و بەکاری هێناوە بۆ ئافرەتان. بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر لیژنەکانی قایمقامێتی قەزای ناوەندی هەولێر دوای بەدواداچوونیان ئەم شوێنە دادەخەن و چاودێری دەکەن دادەخەن و تۆمەتباریش دەستگیر دەکرێت و دەدرێتە دەست یاسا. بۆیە لیژنەکانی قایمقامێتی هەولێر
بەڕێبەراتی ئاسایش بەشی ئابووری ئەوان دەڵێن پێویستە ئافرەتان ئەو خەڵکانەی کە پەنا بۆ جوانکاری دەبن کە لە ئێستادا باوی هەیە پێویستە وشیار بن بزان لەکوێ ئەم کارە ئەم جوانکاری ئەنجام بدەن. أنا فارس محمود شهيبر من سوريا. من فارس محمودم خەڵکی سووریامە لە دایکبووی ساڵی 1993 لە ساڵی 2018 هاتوومەتە هەولێر دەستم کرد بە کارکردن لە سەنتەرێکی جوانکاری. من دکتۆر نیم بەڵام دەچوومە ماڵان و ئارایشگاکان و هەموو بابەتەکان نایاسایی بوو زیاتر وەکو گەیاندن کارم کردووە. لا بەڕێبەراتی ئاسایشی هەولێر وتەبێژی ئاسایش باز لە وردەکاری ئەم تاوانە دەکات. ئێمە وەکو بەڕێبەراتی ئاسایشی هەولێر چەند تیمێکمانەیە تیمەکانمان بە بەردەوامی چاودێری و بەدواداچوون ئەنجام بدەن لەسەر هەموو ئەو شوێنکارانەی کە لە ناوشاری هەولێردا هەیە بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی قایم قامەتی قەزای ناوەندی هەولێر و هەروەها بە هەماهەنگی لیژنەی پزیشکی سەر بە وەزارەتی تەندروستی. لە چوارچێوەی بەدواداچوونەکانمان کەسێکمان دەستگیر کرد کە ئەو کەسە خۆی وەکو دکتۆری جوانکاری ناساندووە و ئیشی بۆ چەند کەسێک کردووە کە وەکو نەخۆش سەردانیان کردووە. ئەو کەسە هیچ بڕوانامەیەکی پزیشکی نەبووە و بە شێوەی دیلیڤەری بە ماتۆر سەردانی چەند شوێنێکی کردووە و لەوانە موادی دەرمانی پێ بووە کە فیلۆر و بۆتۆکسی بۆ خەڵک ئەنجام داوە بە بۆی ئەوەی هیچ بڕوانامەیەکی پزیشکی هەبێ. هەروەها کەسێکی دیکەمان دەستگیر کردووە ئەو کەسەش بە هەمان شێوە بە شێوەی دیلیڤەری لە ناو شەقام و کۆڵانەکانی شاری هەولێر گەڕاوە وەکو پزیشکی ددان خۆی ناساندووە بە خەڵکو و کاری جوانکاری و چاکردنی ددان بۆ خەڵکی کردووە کە ئەمانە هیچیان نیشتەجێ خەڵکی هەرێمی کوردستان نین و خەڵکی وڵاتی سووریان کە ئەوانە بەبێ ئەوەی هیچ بڕوانامەیەکیان هەبێ و بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ وەزارەتی تەندروستی و هیچ مۆڵەتێکی پزیشکی وەربگرن بە شێوازێکی ساختەکاریان کردووە و پیشەی دکتۆریان خۆیان وەکو دکتۆر ناساندووە لە لای خەڵکی. بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئاسایشی هەولێر ئەو دوو تۆمەتبارە دەستگیر کران و دوای لێکۆڵینەوەی زیاتر لەگەڵ ئەو تۆمەتبارانە و شوێنکارەکانمان دەستنیشان کردوە چوونە شوێنکارەکان دەرکەوت کە ئەوانە سنتەرێکیان داناوە بەبێ مۆڵەت و بەبێ ڕەزامەندی و کاری جوانکاریان کردووە بۆ خەڵک کاری چاکردنەوەی دناریان کردووە بۆ خەڵک بەبێ ئەوەی هیچ مۆڵەتێکیان هەبێت. بۆیە لەگەڵ لیژنەکانی قایم قامێت و هەروەها لیژنەی پزیشکی و بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر بڕیاردرا کە ئەو تۆمەتبارانە دەستگیر بکرێن و بدرێنە دارکا و هەروەها شوێنکارەکانیشیان دابخێن. دوای ئەم تاوانە لیژنەها بەشەکانی قایم قامێتی قەزای ناوەندی هەولێر و ئاسایش و تەندروستی و شارەوانی سەردانی چەند سەنتەرێکی جوانکاری دەکەن بۆ دڵنیابوون لە مۆڵەت و ڕێگەپێدانی ئەو کەسانەی کە لەم سەنتەرانە کار دەکەن. یەکێک لە سەنتەرەکانی جوانکاری دەرمانی قاچاغ و ماوە بە سەرچوو کەلوپەلی ناتەندروست و کەسانی نەشیا و ناشارەزا و ناپزیشک دەبینرێن. ئەوەی ئێستا لێرەیە کە بۆتۆکس بەو شێوێ هەڵگیرایە ئەو مۆڵەتێک کە هەیە لی 2021 دوای ئەوەی لە لایەن هێزەکانی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر و دامون دەستگاکانی حکوومەت و قایم قامێت کەوا چەند کەسێک بە تۆمەتی بەکارهێنانی ناوی پزیشک کە هەڵسابوون بە شێوەی دیلیڤەری کاری جوانکاریان دەکرد بۆ تۆکس و فیلەر و سنتەری باڵێن نایاساییان هەبووانە کە ئیجراعاتکرا ئیدی تیمە هاوبەشەکانی قایم قامێت و ئاسایشی هەولێر و بەرگری شارستانی و شارەوانی و هەمویان ئەمانە ئەو تیمانە هاوبەش لیژنەیەکیان هەیە ئەو لیژنەیە بەدەداچوون دەکەن بۆ چەند شوێنێکی سنتەری جوانکاری کە ئەمە زۆر گرینگە ئەم سنتەرانە لەبەرچێ خەڵکانێک دێن کە متمانیان هەیە پشت ئەستورن بە هەوڵەکانی حکوومەت و دام دەستگا ئەمنیەکان و دام و دەستگاکانی کەسەر بۆ وەزارەتی تەندروستی و ئەوانەی قایم قامێت و پارێزگای هەولێرکەوە دڵنیان لەوەی دێن لێرە کاری جوانکاری دەکەن و ئیدی کۆمەڵێک نەشتەرگەری و کاری جوانکاری کە ئەوانەی پزیشکان دەزانن زیاتر ئەنجامی ئەدەن ئەمانە متمانەیان بە حکوومەتە کە چاودێرە شوێنان دەکەن. بۆیە ئەم لیژنانە ئەمڕۆ دوای ئەو چەند کەسێک کە دەستگیر دەکرێن
لیژنەکانی هاوبەشی قایمقامێت و ئاسایشی هەولێر کە بەرگری شارستانی و تەندروستی هەولێر ئەمانە هاتنە یەکێک لە سنتەرەکانی جوانکاری لێرە بڕیاری داخستنی ئەم سنتەرەیاندا با بزانین ئەم سنتەرە بۆچی داخرا یەکەم جار دەست پێ دەکەین لەلایەن کە سەرۆکی تیمی کوالیتی کۆنترۆل دکتۆر محەممەد با بزانین ئەوان ڕایانسیە و بڕیاری لیژنەچی دەبێت لێپرسینەوە لەم سنتەرە دەکرێت ئەم لێپرسینەوانش بۆ پاراستنی تەندروستی و گیانی هاوڵاتیانە کە ئەنجام دەدرێت دوای ئەوەی پشکنینمان بۆ ئەو شوێنە کرد دەرکەوت کە ئەو دکتۆرەی لێرە کار دەکات بەشێک لەو بەرهەمانەی کە لە بۆ هاوڵاتیانی بەکاردێنێت بەرهەمی ناتەندروستن و شیاوی بەکارهێنان نین ئەمەش لەبەر ئەوەی کە بە شێوی قاچاق خاوەردەکراون ئەوەی لێرە دەیبینین ئەوە بۆتۆکسە کە ئەو بۆتۆکسە لە شێوازی هەڵگرتنەکەی وەک دەیبینن لەگەڵ بەفردا ئەوەش بەستیتی کە ئەمەش لە ڕووی زانستیەوە گونجاو نییە و کار لە کاریگەری مادەکە دەکا و تێکی دەدات کە ئەمە لە ناو سەلاجەی سنتەرەکە هەبوو دۆزرایەوە لەلایەن تیمەکانەوە و بەشێک لەو مادانە هەندێکیان فیلەر و هەندێکیان بۆتۆکسن کە ئەمانیش لە بەڕێگەی قاچاق خاوەردەکراون ئێمە کە شتێک بەڕێگەی قاچاق خاوەردە دەکرێت نازانێت ئایا سەرچاوی دروستکردنی ئەو بۆتۆکسە لە چێندەرە ئایا شیاوە بۆ بەکارهێنان یاخودنا ئایا ستیکەری وەزارەتی تەندروستی پێوێ پشکنینی لە بۆ ئەنجامدرایە یاخودنا لێرە شتێک دەبینین کە بەشێکی ئەو مادانەی کە لێرە هەم ستیکەریان پێوێت لە پاڵ ئەوە ئەو سنتەرە هەستە دەرمانی قاچاقیشی لەگەڵ تێکەڵ کردێکە ئەوانەی ستیکەری وەزارەتی تەندروستی پێوەیە ستیکەرەکە نیشانەکەی دیارە و هەر هاوڵاتێک کاتێک سەرتانی سنتەرێکی جوانکاری دەکات پێویستە سەرەتا داوا لە دکتۆرەکە بکات کە ئەو بەرهەمەی لۆی بەکاردێنێت ستیکەری وەزارەتی تەندروست پێ بێت پێویستە دکتۆرەکەش بە سینگێکی فراوان ئەگەر بەرهەمەکەی دروست بێت و شیا بێت بۆ بەکارهێنات لە دڵی گران نەبێت کاتێک نەخۆش ئەو پرسیارە لێ دەکات و نیشانی نەخۆشەکە بدات لۆیە هاوڵاتی زۆر گرنگە هۆشیار بێت لە کاتی ئەوەی کە سەردانی سنتەرێکی جوانکاری یا شوێنێک دەکات کە بەرهەمی دەرمانسازی و پزیشکی تێدا دەفرۆشێت بۆیە ئێمە لێرە ئەو شوێنانەی ئەو بڕێ کە دەبینین دەستی بەسەرداژیرەیە شوێنەکەش بە بڕیارێک لێژنە کە هەرێک لە ئەندامانی لێژنە بڕیارماندا کە ئەو سنتەرە دابخرێ و لێپێچنەوەی یاسایی لەگەڵ ئەنجام بدرێت. وەکو قایمقامێت مۆڵەتەکانیشی هەڵنەواسی بوو دەبێ خۆی و مۆڵەت هەڵواسێ ئەوانیشی هەڵنەواسی بوو لەبەرەوەی سەیرمان کرد بە سەرچوو بوو. لیژنە هاوبەشەکانی ئاسایشی هەولێر قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر تەندروستی چاودێری تەندروستی هەولێر بەرگری شارستانی هاوکاتش کوالیتی کۆنترۆل ئەمڕۆ سەردانی ئەم سنتەرەیان کرد لێرە کەلوپەلی قاچاق دەرمانی ماوە بەسەرچوو و کەلوپەلی ڕێگە پێنەدراو کە بەکار هاتووە بۆ جوانکاری و ئەو کەسانەی کە سەردانی سنتەرەکانی جوانکاری دەکەن لێرە بەکارێن هێناوە کوالیتی کۆنترۆلی هەولێر دەڵێت ماوەیەکە خەڵکێکی زۆر سکاڵا تۆمار دەکەن ئەوانە دێنە سنتەرەکان بەشێک لە سنتەرە جوانکاریەکان کەەوە ماوەدەکانیان بەکارهێناوە کە تووشی کێشە بووینە بەڵام بەشێکیش لە سنتەرەکانی جوانکاری پابند و مەرزەکانیان تەواوە و ئەو کەلوپەلانی بەکاردێنن شیاون و گونجاون و کە لێیان ڕازین و دەستخۆشیان لێەکەن بەڵام لەم سنتەرە کۆمەڵێک کەلوپەل دەستی بەسەداگیرە بۆیە پێویستە هاوڵاتیان بەتابەت ئافرەتان کچان هۆشیار بن لە سەردانیکردنیان بۆ سنتەرەکانی جوانکاری چێککەنەوە پێش ئەوەی کە ئەو کەلوپەلانی بەکاردێت لە تاریخی لە بێژووی ئەو دەرمانە یا هاوکاتیش کە سیکەری وەزارەتی تەندروستی پێوەیە بۆ ئەوەی دڵنیا بنەوە لەوەی کە سەلامەتە. بەشێک لە سنتەرەکان دەستخۆشیان لێ دەکرێت کە پابندن.
لە درێژەی پشکنین و بە دەرچوونی لێژنەکەمان سەردانی شوێنێکی تریمان کرد کە هەم سنتەرێکی تری جوانکاریە بەڵام دیارە کە پابەندی گشت ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و لێرەوە دەستخۆشی وەکو بەناوی لێژنەوە دەستخۆشی لەو شوێنە دەکەین کە بە هیچ شێوەیەک مامەڵی بە دەرمانی قاچاق و دەرمانی بیستیکەرەوە نەکرد. پشکنینی خۆمان تەواوی شوێنەکەمان پشکنی کە پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی دەستیان خۆش بوو. سەبارەت بە ڕێخستن و چاودێریکردنی ئەو سنتەر و ئەو کەسانەی کە دێن بە شێوەی ساختە کار دەکەن یان بڕوانامەیان یاخود دەیانەوێت ناوی پزیشکان بەکاربێنن کە بەم شێوەیە کە بینیمان کاریان کردووە لەگەڵ قایمقامی قەزای ناوەندی هەولێر دەمانەوێت با بزانین ئەوان چۆن چاودێری دەکەن لێپرسنەوەکان چین و ئەو کەسانەی کە دەستگیر دەکرێن چۆن ڕوبەڕووی سزای یاسایی دەکرێنەوە. سەبارەت بە لژنەکانی چاودێری و پشکنینی بازاڕەکان ئەمە لە قایمقامیەت لژنەیەکی باڵامان هەیە لەسەر ئاستی شاری هەولێر و دەوروبەری. ئەو لژنەیە نوێنەری هەموو لایەنە پەیوەنددارەکانی تێدایە وەکو تەندروستی، گەشت و گوزار، چاودێری بازرگانی، ڤێتەرنەری، ئاسایش. بەڵام ئێمە سەبارەت بە هەولێر وەکو باسم کرد لە ماوەی ڕابردوو چەندین کاری باش ئەنجام دراوە، چەندین ئارایشگاه کە کاری نەشیاوی لێ ئەنجام دراوە کە بە سەرپێچی کاریان کردووە، نۆرینگا یاخود ئەو کەسانەی کەوا خۆیان وەکو پزیشک ناساندووە کاری پزیشکیان ئەنجام داوە لە بنەڕەتدا پزیشک نەبووینە لە دەرەوەی کوردستان ڕویان لە هەولێر کردووە ئەوانە هەمووی بەپێی یاساکان دراونە دادگاکانی لێکۆڵینەوەیان لەگەڵ کراوە و سزای خۆیان وەرگرتووە. ئەو لژنانەی ئێمە کە لەگەڵ ئاسایشی هەولێریش بە هەماهەنگی یاخود بە هاوبەشی دەرچوونە بۆ چەند شوێنێک کەوا نورینگە بووینە کەوا شوێنی شێلان بووە کەوا لە ماوەی ڕابردوو چەند شوێنەکەی جڕاتی لەگەڵ کرا داخرا کەسەکان دەستگیر کران کەوا جۆرێک لە تاوانیشان ئەنجامدا بوو بەرامبەر ئەو کەسانی کەوا سەردانیان کردبوو بەڵام چاوکراوەیی هێزەکانی ناوخۆ چاوکراوەیی لژنەکان ڕێگەی بەوانە نەدا ئەوانە کەوتنە ژێر دەسەڵاتی یاسا و سزای خۆیان وەرگرت. هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە ئێمە کەوا ئەو لژنانە بەردەوام دەبن لە پاراستنی ماڵ و حاڵیان، بەرژەوەندیەکانیان، تەندروستیان، چ هێزەکانی ناوخۆ چ لژنەکانی تر، هەروەها هەموو ئەو فەرمانگانەی کەوا خزمەتگوزار دینە فەرمانگەکە. ئەمە لە هەولێر هەر هەموو لایەک لە ژێر یەک چەتر کار دەکەن، ئەوش چەتری حکوومەتی هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی. ئێمە تەوان بەپێی بڕیارەکان و ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ لەگەڵ بیانیەکان مامەڵە دەکرێتن. بۆیە ئێمە ئەوانەی کەوا ئەو کارانەشیان ئەنجامداوە کە بەداخەوە زۆربەی زۆری ئەو کارانەی کە ئێمە باسی لێوە دەکەین لەلایەنەوە بیانیانە ئەنجام دەدرێتن. بەڵام چاودێریان لەسەرە بە دڵنیاییەوە لەو ڕۆژەی کە داخلی هەرێمی کوردستان دەبن لە بەڕێوەبەرایەتیەکانی نشینگە ئەوانە پەراوەکانیان بۆ دەکرێتەوە، چاودێریان لەلایەن هێزەکانی ئەمنی ئاسایش لەسرە لە هەموو ڕێکەوە بۆ ئەوەی کەوا شارەوەکەمان زیاتر پارێزراو بیتن. ئەو شوێنانەی کە ئاماژەشم پێکرد بە ڕێژەیەکی زۆر هاوڵاتی بیانی بووینە ئەنجامیان داوە، هاوڵاتی خۆمان نەبووینە. بەڵام ئێمە بەردەوام دەبین لە چاودێری ئەو کەسانی شوێنی نیشتەجێ بوونیان لەلایەن پۆلیسی شارەوانی لەلایەن ئەو لژنانەی کە بە بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ دەرچووە هەر هەمووی بەپێی ئەو بەڵگەنامانەی لە بەردەستیانە ئێمە مامەڵەیان لەگەڵ دەکەین.